لە ساڵی 2024 سەرەرای هەڵکشانی تەمەنی هەردوو گەورە یاریزانی تۆپی پێ لیۆنێل میسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ بەڵام رکابەری و ئاستە سەرسورهێنەرەکەیان بەردەوامی هەبوو هەرچەندە ئەم دوو گەوهەرەی تۆپی پێ هەریەکە لە نیوە گۆیەکی زەوی چێژیان بە هاندەران دەبەخشی بە جۆرێک کریستیانۆ ڕۆناڵدۆ لە نیمچە دوورگەی عەرەبی و لە وڵاتی سعودێ یاری دەکرد و لیۆنێل میسیش لە وڵاتی ئەمریکا سەرڕایەوەی ملیۆنان کیلۆمەتر مەودای نێوانیانە بەڵام بەراوردکاری نێوانیان بەردەوامی هەبوو میسی لەگەڵ ئینتەرمیامی و هەڵبژاردەکەی بە گۆڵ و ئەسیستەکانی هاوکاری کردن لە برنەوەی یاریەکان و نازناوەکان لە هەمان کاتدا ڕۆناڵدۆ بە گۆڵ و جوڵە تایبەتەکانی لە یاریگادا توانی هاوکاری وڵاتەکەی و نەسڕ بکات لە برنەوەی یاریەکان ڕێژەی گۆڵ تۆمارکردنی ئەستێرە پورتوگالیەکە لە ساڵی 2024 هێندە باشە کەم کەس بڕوا دەکات یاریزانێکی 40 ساڵ بگاتە ئەو ژمارە گۆڵانە لە هەمان کاتدا بردنەوەی نازناوی کوپە ئەمریکا لەلایەن میسیەوە لەم ساڵدا دووبارە هەندەرانی تۆپی پێی سەرسام کردەوە چونکە پاش بردنەوەی مۆندیالی قەتەر ئەگەر لیۆ وازێنانی لە تۆپی پێ ڕابگەیەندایە لای زۆرینەی هاندەران باشترینی مێژووە ئەستێرە پورتوگالیەکە لەم ساڵدا ئامارەکانی بەم جۆرەن و بە جۆرێک بەشداری 51 یاری کردو و توانیوێتی 43 گۆڵ تۆمار بکە و لە بەرامبەردا 7 ئەسیستیش بۆ هاوڕەکانی دروست بکات ڕێژەی گۆڵ تۆمارکردن بۆ هەر یاریەک 0.84 لە لایەکی ترەوە ئەستێرەکەی تانگۆ بەشداری 36 یاری کردو و توانوێتی 29 گۆڵ تۆمار بکات و 18 ئەسیستیش بۆ هاوڕەکانی ئەنجام بدا و ڕێژەی گۆڵ تۆمارکردن بۆ هەر یاریەک بریتە لە 0.81 ئەم ئامارە تاکە کەسیانە ئەوەمان پێ دەڵێن ڕێژەی گۆڵ تۆمارکردنی کریستیانۆ ڕۆناڵدۆ لەم ساڵدا لە لیۆنێل میسی باشترە بەڵام ئەسیستی کوڕە ئەرجەنتینیەکە زیاتر لە دوو هێندەی ئەستێرەکەی مادێرایە لەسەر ئاستی بە کۆمەڵیش میسی سەرکردایەتی وڵاتەکەی کردو بۆ جاری 16م لە مێژوودا کوپە ئەمریکای بۆ بەدەستێنا و لەسەر ئاستی یانەش توانی ببێتە براوی قەڵغانی هاندەران لەگەڵ ئینتەرمیامی لە بەرامبەردا کریستیانۆ بەشداری جامی نەتەوەکانی ئەوروپای کرد لەگەڵ وڵاتەکەی بەڵام نەیتوانی دووبارە نازناوەکە بگەڕێنێتەوە وڵاتی پورتوگال و لەگەڵ نەسریش نەیتوانی هیچ نازناوێک بباتەوە ئێوە پێمان بڵێن کام لەم دوو ئەستێرەی تۆپی پێ لە ساڵی 2024دا ئاستیان باشتر بووە.